ناتەبایی ئەم پێم وایە زیاتر نەبوونی یەکڕێزینەتەوەی کورد بە تایبەتی لە قۆناغی ئێستادا ئەوە هۆکاری سەرەکیە ئەوان لەوانە فەراغ وەردەگرن فەراغەکەیە دژمنان داگیرکەران ینی دەقە بە تاقە دایانوێ ئەوەی خۆیان بە هەڵوەربگرن وەکو ئێستا کە دەبین ئەردۆغان دەوڵەتی داگیرکەری ئێران هێرش دەینی بۆ سەر ناوچەکەمان هۆکاری نەبوونی یەکڕێزیە نەکار نەبوونی یەکڕێزی ئەوانە تازە لە ئەو کەم وتارەکەم ئەوم پێدا ئەوانە لە ژێر ناوی دروشمی نەتەوەی نییە خزمەت بە داگیرکەرانی کوردستان دەکەن پیلان لەسەر ژەنگال و ڕۆژاوی کوردستان بەڕێوە دەکەن هەر دیارەوە وەسعەکان دیارە من وەکو پێشمەرگەیەکی دێرین داوای لە کۆمەڵە پێشمەرگە دێرینەکان دەکەم هەڵوێستی جدی وەربگرن پێشمەرگەی دێرین لە کاتێکدا ئەمە تێخۆشان و بەرخۆدانمان دەکرد دیارە لە پێینا ئەو ئامانجێک بوو ئەو ئامانجە نەکرد نەهاتۆتە دی بگرە ئێستا ئەوە بەو ئامانجەی دەکرێتن ئەو ئامانجەی لە بەرامبەرەوەی ملت کۆمەڵکوژی دەکرێت هەر ڕۆژانە هێرش لەسەر باشووری کوردستان دەکرێت لەسەر ڕۆژاوای کوردستان دەکرێتن بۆیە داوا لە هەر پێشمەرگەیەکی دێرین هەر ئیسانەشی ئازادی خواست هەڵوێستی جدی وەربگرن لە بەرامبەر ئەو داگیرکاری شتێک نییە بە ناوی مافی مرۆڤ شتێک نییە بە ناوی یاسا و ڕێسایی نێودەوڵەتی بۆ نمونە هەر کەسێک بەهێزبی دەتانی بێهێزەکە قوت بدە داگیری بکە بردومانی بکە ئەگەر نا ئەوە جێی لەکوێی دنیا دەبێتەوە لە هەتاکو ئێستا لە ڕۆژاوای کوردستان بەردەک ناوێشتراکتی تورکیا دێتن ئەو قڕچ و بڕی ئەو گەلەی ئاوا دەکە ئێمە نابێ پشت بە هیچ وڵاتێک ببەستین نە بە مافی مرۆڤ و نە وڵاتە زلهێزەکان ئەوانە بەرژەوە خوازن دەبی ئەمە احتیمادی کولی بکەینە سەر گەلەکەی خۆمان بە تایبەتی ژنان ئەوەی داگیرکەرانی دەستکراوە کردیە یەکنەبوونی مەیە ئەوەی ئەوانی دەستکراوە کردیە بە بێمنەتانە قرچ و بڕمان دەکەن و لێمان دەدەن یەکنەبوونی خۆمانە ڕاڕایی خۆمانە هەرکەس بۆ لایەک بە یەکگرتووی ئەستەن ددانیان پێمان ڕووناچی ئاخری دەبێ هەر یەکگرتوش بین هیوادارم باری ئەو نەوەی داهاتوو لەوەی زیاتر قوڕز نەکەین ئەمە لە ئێستاڕا هەنگاو بنین وەکو باب و باپیرانمان نەبین کە میراتێکی بکوژیان بۆ مەجێهێشتووە هیوادارم ئێمە ئەو ئەرکە مێژوویە بۆ ئەرکە مێژوویە ڕابین کە کەوتۆتە سەر شانوان بۆ ئەوەی عەلەقەڵنەوەکانی داهاتوو نەفرەتمان لێ نەکەن ئێمە لە مێژە هاوار دەکەین کۆنگرەی نەتەوەی ببتە مەرجەعێک لە بۆ کوردان هیچ هێزەک نەتوانیتن پەنجە لە ئاو بنێ ببێ ئەوەی ڕبێ ڕەزامەندی ئەوان هیوادارم ئەوانەی کەوا بوونەتە گورگەمێش و کرمی ناوداری گەلەکەمان واز لە نۆکەرایەتی بێنن داگیرکەران هیچ فەرقیان پێ ناکەن بەس ئەوەندە ئەوانیان دەوێت هەتاکو بیان کە نەماشە پەنگریان پێ بگرن دایانکەنە چاوساغ و کەواسووری بەر لەشکری خۆیان ئەگەرنا ئەوان لەوان کورد هەر کووردە یعنی بۆ نمونە ئەو کوردەی کە بخۆیان دیزایانی بکەن نایکوژن بربرەکانی ناکەن هەتاکو مەرامەکانی وان نزیە بەجێ دەکاتن ئەوانە هیچ کەسێکی بەس کوردی گۆڕستانەکان یان گەرەکە کوردی زیندویان قبول نییە